کێنەی هێشت غازی کوردستان بە دەردی نەوتەکە بڕوات. نەوت چی بۆ هەرێمی کوردستان کرد؟ ئەی غاز چی کردووە؟ ئەو قسەیە تا چەند ڕاستە کە نەوت لە نیعمەتەوە بۆتە نیقمەت؟ ئەی غاز چی؟ ئەویش بەڵایەکی دیکەیە یان خێر و بەرەکەتە؟ نەوتی هەرێم هەر لە سەرەتای دەرهێنان و هەناردەکردنیەوە بۆتە بەڵا بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەوەتەی نەوت هەناردە دەکرێت و ئابووری سەربەخۆ ڕاگەیەندرا. بێتەر خەڵکی هەرێم لە خراپترین دۆخی ئابووریدا دەژین. ئەو دۆخەش ماوەی 11 ساڵە بەردەوامە. زۆرترین نەوتی هەرێم لە ناوچەکانی هەولێر و دۆک دەردەهێنرێت، بەڵام زۆرترین غاز لە سنووری سلەیمانی و گەرمیانە. نەوت بۆتە بەڵا بۆ خەڵکی کوردستان و موچەکانی هاوڵاتیانی کردوتە قوربانی. هەر مانگێک موچەیەک وەردەگیرێت، موچە خۆر هیوایی بە وەرگرتنی موچەی مانگی دواتر نییە. ئەوەش هۆکاری نەوت و ئابووری سەربەخۆ بوو، بەڵام غاز بە پێچەوانی نەوتەکەیە و بۆتە ڕەحمەت و خۆشبەختی بۆ خەڵکی کوردستان. ئەو غازەی لە هەرێمی کوردستان بەرهەم دێت بەوەی ئەوەی بۆ ناوخۆی هەرێمی کوردستانە، بۆتە سەرچاوی سەرشی دابینکردنی کارەبا و بۆ غازی ماڵان. ڕەنگە لە کوردستاندا ئێستا کارەبا و غازی ماڵان لە باشترین دۆخی خۆی دابێت. ئەوەش هۆکاری زۆرە، بەڵام هۆکارە سەرەکیەکەی ئەمەیە. چه حزبێک بوو 4 ساڵ پێش ئێستا کە سەرۆکەکەی وتی لە سەر مەیتی مردووی من ئەو غازە ئەبەنە دەرەوە، لەسەر مەیتی مردووی من چۆن نەوتی خوێنی وڵاتەکەتان خوارد ناهێڵین غازەکەی ئەم وڵاتە بخۆن کە هەمووی لە مەنتیقەی ئێمەیە. هێشتمان بیخۆن نەخێر، بۆیە 24 سعات کارەبا ئەبێت لە کوردستان لەبەر دووربینینی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم قسانەی سەرۆکی یەکێتی ئیلامیانی دووەمین کەرنەڤاڵی حیزبەکەی هات کە لە شاری هەڵەبجە بەڕێوە چوو، بەڕوونی پەیامی ئەوەی دا بەگوێی هەموواندا کە ئەو حیزبەکەی ئەوە ڕێگریان کردو لەوەی غازیش بە دەردی نەوتەکە لە نیعمەتەوە ببێتە نیقمەت. بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە کارەبایی 24 کاتژمێری بەهۆی غازی بەرەمهاتووی سنووری سلەیمانیە. ئێستاشکە بە هەوڵ و ماندووبوونی سەرۆکی یەکێتی ڕێکەوتنی نەوتی لە پێناوی ناردنی موچە کراوە. هیوایەکەیە بەوەی کە موچە لە داهاتوودا بەبێ کێشە دابین بکرێت ئەگەر تەگەرەی بۆ دروست نەکرێت، چونکە هەمیشە ترسێکەیە لەوەی لە نێوان حکومەتی هەرێم و بەغداد ڕێکەوتنەکە هەڵبوەشێنەوە. هەرم ترسەشە لە حکومەتی هەرێم. یەکێتی دەیەوێت کە هەمینەی داهاتوو لەوەی پێشتر نەچێت.